قەت خۆت مقارنە نەمەکە بە خەڵک. وەڵام من سەیارەکەم مۆدیلی کۆنە و هینەکەی ئەو تازەیە، ئەو چوار کوڕی هەیە و من کچم هەیە، ئەو دەوڵەمەنە و من نیمە، ئەو عەشرەتی هەیە و من نیمە. ئاگات لەم شتانە بێ. ئێمە هەموو ژیانمان وابەستەیە بە شتێکەوە خۆشگوزەرانمان ئەکا سەیری خەڵکی خوار خۆمان بکەین. ئەمە ببێتە دەرس بۆ من و تو. ئەگەر من سەیری خوار خۆمم نەکرد، سەیری خزمی نەخۆشی خۆمم نەکرد، سەیری خەڵکی فەقیر و هەژاری کە سوکاری خۆمم نەکرد، سەیری دەوڵەمەن و خواپێداوی خەڵکم کرد، دڵنیابە نە نەفسیەتم مرتاحە بێ و نە بە ئیسراحەتیش ئەخەوم. تۆش هەروە ئەبێ بیرکەیتەوە عەزیزەکەم. بۆیە پێغەمبەری ئیسلام عەلەیهی الصەلاة وەسەلام ئەفەرمێ انظروا إلى من هو دونكم أو أسفل منكم. سەی خوار خۆتکە، لا تقارن فتختصر. قەت خۆت مقارنە نەمەکە بە خەڵک. وەڵام من سەیارەکەم مۆدیلی کۆنە و هینەکەی ئەو تازەیە، ئەو چوار کوڕی هەیە و من کچم هەیە، ئەو دەوڵەمەنە و من نیمە، ئەو عەشرەتی هەیە و من نیمە. ئاگات لەم شتانە بێ. خوای گەورە نیعمەتێکی داوەتە تۆی پێتاقیەکاتەوە. نەهی ئەوەیە خۆتت لێ بگۆڕێ و نەهی ئەوەیە خەڵکیت پێکەم بێ. بۆیە لە موسڵمانەتی ڕاستەقینەیە و بە تایبەتیش بۆیە وتارەکەم وا باس کرد بەڕاستی سەدەقە و بەخشندەی کۆمەڵگە خۆشگوزەران ئەکا، نەفست مرتاح ئەکا. و ئەم وەرزەیش وەرزی زستانە. وڵاتی ئێمەش بە قەیران و بە نەبوونی و بە فەقیریە کاتێ ئەپەڕێ. اینجا هەر کەس لە لای خۆیەوە چی پێ ئەکرێ ئەوە بکە. ئەگەر بە یەک قسەیەک، وەڵاهی جار وا هەیە یەک قسەیەک ئەکەی، یەک شتێکی خێر بە موسڵمانێک ئەڵەی شەوێ تا بەیانی سەبر ئەگرێ بۆ قسەی تو. دایمە متەفائیل بە، دایمە قسەی خۆش بکە. لە قسەیەکەوە سەدەقەیە هەتاوەکو پێکەنین بە دەموچاوی برایەکتەوە. تەبەسسوموکە فی وەجهی ئەخیکە لەکە سەدەقە. بەڕووی براکەتەوە پێ ئەکەنی بە چاکە بۆت ئەنووسرێ. چ جای بڕۆی جلیکانیە نەوت بۆ ماڵە فەقیرێک بکڕی، چ جای بڕۆی بای 50,000 زەخیرە بۆ ماڵی هەژار بکڕی، چ جای ئەزانی دراوسەیەکت هەیە کرێ چییە. چەند جار لەم ناولۆلا باس ئەکاو ئەڵێ وەڵاهی کرێ زۆر گرانە، وەزعی خەڵک خراپە، ئەبێ تێبگەی کە نەفسیەتی هەیە لە دەرگات نادا. بڕۆ کابرای ساحێب خانۆکەی بدۆزەرەوە بڵێ کاک حاجی کرێ 2 مانگم بۆ داوە بۆ خۆت ترست نەبێ، نوێژ و عیبادەت کە لە ماڵ خۆتا خوا کەریمە تا 2 مانگی تر. ئاگات لەوە بێ برای بەڕێزم. و سەدەقە و بەخشندەی لە کۆمەڵگەی موسڵمانە کە وتمان خوای گەورە مەعیشەتی هەمومانی بەش کردووە. کۆمەڵە شتێک ئەخاتە دڵی کۆمەڵگەوە لە هیچ کۆمەڵگەیەکان نیە ئیلا لە کۆمەڵگەی موسڵمانانە بێت. عەزیزانم، یەکێ لەو خاڵانە کە زۆر گرنگە، هەموو کەسێ لە ئێمە ئین ڕەبەکە لەبیلمیرساد، خوای گەورە بۆ کافر لە پەرێزایە، بۆ موسڵمانیش لە پەرێزایە. چکەم تاقی تەکاتەوە بۆ ماڵە.